زیاتر لە 400 تانکەر کە نەوتی قاچاقی هەرێمی کوردستانیان هەڵگرتووە لە سنووری ئەفغانستان گیریان خواردووە. بە بیانووی ئەوەی لە پشکنین دەرنەچوون ڕێگەی چوونە خاچی ئەو وڵاتیان پێنادرێت. بە گوێرەی هەواڵێکی ڕادیۆ زەمانە ئەو تانکەرانە لە دەواازەی باشماخەوە بەرەوە ئەفغانستان بەڕێکەوتون. دوای ڕێگریکردنەکە شۆفێری تانکەرەکان گرت بوونەتەوە، گوتویانە چەند ڕۆژێکە بە بیانووی دەرنەچوون لە پشکنین لەسەر سنوور ڕاگیراون. لە کاتێکدا پێشتر بارەکانیان لە سلێمانیەوە بردووە و لە مەرزی باشماخ پشکنینیان بۆ کراوە. پێشتریش حوسێن محەممەدیان ئەندامی دەستەی بەڕێوەبەری ژووری هاوبەشی ئێران و ئەفغانستان ڕایگەیاندبوو ئەو سوتەمەنیەی بۆ ئەفغانستان دەچێت بار هەڵگرە ئێرانیەکان لە عێراق و باری دەکەن. سوتەمەنیەکە لەلایەن بازرگانێکی ئەفغانیەوە کردراوە، بەڵام حکومەتی ئەفغانستان بە بیانووی خراپی زۆرەکەی ڕێگری دەکات تانکەرەکان داخلی خاچی وڵاتەکەی ببن.